بەناوی خدای گەورە میهرەبان ئامادەبوانی هێژا مامۆستایانی بەڕێزی ئاینی شێخانی تەریقەت بەخێر بێن سەرسەر و سەرچاو زۆر خوشحاڵم کە لەم بۆنە گرنگەدا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست داین ئەمڕۆ بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەیەکی ناوازە کە هەستمان کردووە پێویستیەکی مێژووی و گرنگە بۆ شاری هەولێر و بۆ کوردستانی خۆشەویستمان. بیرۆکەی مزگەوتی گەورەی بارزانی پێش 3 ساڵ بۆ ئەوە بووە کە ئێمە هەستمان کردووە هەولێر و کوردستان پێویستیان بە هێمایەکەیە، هێمایەکی ئاینی کە ڕەنگدانەوەی خوداناسی و مرۆڤدۆستی گەلەکەمان بێت، هەروەها ڕەنگدانەوەی مێژووی پڕ لە سەروەری گەلەکەمان لە دادپەروەری و ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەم بێت. ئەم مزگەوتە گەورەیە تەنیا شوێنێک نابێت بۆ خوداناسی، بەڵکو شوێنێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە زۆر لایەنەوە لە ڕووی دین و ئاینەوە خزمەتی گەلەکەمان بکەین، خزمەتی ئاینە پیرۆزەکەمان بکەین، خزمەتی بەیەکەوە ژیانی ئاشتیانەی هەموو ئاین و ئاینزایەکان بکەین. ویستمان ئەم مزگەوتە بە ناوی بارزانی نەمرەوە بکەین و ناوی لێ بنێین مزگەوتی بارزانی، مزگەوتی گەورەی بارزانی، وەکو وەفایەک بۆ ڕێزلێنان لە گەورەترین ڕابەری هاوچەرخی نیشتیمانی و نەتەوەی گەلەکەمان کە بووەتە سمبولی خوداناسی و نیشتیمان پەروەری و دادپەروەری و ئاشتەوایی. هەروەها ڕەنگدانەوەیەکە بۆ ئەو بەها بەرزانەی کە شێخانی تەریقەتی بارزان بۆ ئێمەیان بەجێهێشتووە، هەر لە زەمانی شێخ عەبدولسەلامی شەهیدەوە تا شێخ ئەحمەدی نورانی و هەموو ئەو کەسایەتیە بەرزاینیانەی کە لە وڵاتی ئێمە لە گەلی ئێمە هەڵکەوتون، ئەمە دەبێتە شوێنێک بۆ یادگرتنەوەی ئەم پیاوە گەورانە. ئەم مزگەوتە لە چەندین بەشی جیاواز پێک دێ، هەروەک دەبینەن بەشێکی زۆری تەرخان کراوە بۆ نوێژکردن و نزا و تاعەت و خوداپەرستی، بەڵام بەشی تریش تێدایە بۆ بۆنە ئاینیەکانی کە لە هەموو ساڵدا پێویستە بکەوێتە کار و لە خزمەتی هاوڵاتیاندا بێت. شوێنێک دەبێت بۆ فێربوون و خوێندن و ئەو قوتابیانەی کە دەیانەوێت لە ڕووی زانستی ئاینیەوە خۆیان پێ بگەینن، ئێمە ناوەندێکی گەورەی پێشکەوتوو داومەزرێنین کە بکەوێتە خزمەتیان. هەروەها چالاکی جۆرە و جۆری ساڵانەیان دەبێت کە دیسان هەمووی هەر لە خزمەتی هاوڵاتیان و بەتایبەتی چینی هەژاری گەلەکەماندا دەبێت. شوێنێک دەبێت بۆ پەرەپێدان بە پێکەوە ژیانی ئاینی، پێکەوە ژیانی هەموو ئاین و ئاینزایەکان، هەموو نەتەوە جیاوازەکان کە ئێمە لە کوردستان شانازی پێوە دەکەین. ڕاستە وڵاتی ئێمە پڕە لە شوێنی خوداپەرستی و هەموو ئاینە جیاوازەکان، لەخوا بەزیاد بێ، بەڵام هەستمان کرد پێویستیمان بە سیمبۆلێکی گەورەیە کە دیسان شاری هەولێری خۆشەویست لەسەر ئاستی نەخشەی جیهانی جێگەی بە هۆی ئەم جۆرە هێمانە زیاتر پڕ بکرێتەوە. لە ڕووی ڕوبەرەوە ئەم پرۆژەیە، ئەم مزگەوتە دەبێتە گەورەترین لەسەر ئاستی جیهان. هەر لەگەڵ ئەو مزگەوتە پارکێکی یەکجار گەورە کە چەندین درەخت و سەوزەیش تێدایە و دەریاچەیەکی گەورەشی تێدا دروست دەکرێ، ئەمەش هەمووی دیسان هەر دەخرێتەوە خزمەتی هاوڵاتیان. ئەم پرۆژەیە خاوەنی چەندین پێوەری جیهانیە، بەعزێکیان لێرە باس کران. شێوازی مزگەوتەکە
لە شێوازی ڕەشماڵ و خێمە دەچێت کە لە مێژووی گەلەکەماندا لە هۆزە جیاوازەکانی کوردستاندا ڕەشماڵ و خێمە شوێنێکی تایبەتیان هەبووە و زۆر جار لە ئاوارەیی لە بێکەسی لە کاتی شۆڕشکردن و بەرخودان و خۆڕاگری و ڕوبەڕووبوونەوەی ستەم ئێمە نەمانتوانیوە لە شارەکاندا بژین بەڵکو پەنامان بردووە بۆ خێمە و بۆ ڕەشماڵ و هەر ئەمەش شوێنێک بووە کە جەناوی بارزانی نەمر زۆر جار تێیدەحەوەتەوە. بۆیە دروستکردنی مزگەوتێک لە شێوەی ڕەشماڵ و خێمە تەنیا ڕنگدانەوەی تەلارسازی کوردی نییە، بەڵکو گواستنەوەی بەشێکی مێژووی ستەمدیدەی گەلەکەمانە بۆ ئەوەی خەڵک بزانێ ئێمە بە چ قۆناغێکدا تێپەڕیوین. ئەوەی جێ دڵخۆشیە ئەم تەلارسازیە بە بیرۆکەیەکی کوردی و بە دەست و بازووی ئەندازیاری کوردەوە دروستکراوە. جێخۆیەتی باسیەوە بکەم کە وەختێک ئێمە بیرۆکەکەمان باز کرد لەگەڵ بەڕێز وەزیری ئەوقاف کاک پشتیوان، ئێمە بە دوای کەسێکی بەتوانادا دەگەڕێن کە بتوانێت یارمەتی ئێمە بدا لە دروستکردنی ئەم بیرۆکەیە یان ئەم بیرۆکەیە بکە بە ئەمری واقع. دواتر کاکە دکتۆر گۆران ئەو هاتووە لەگەڵی دانیشتین دوای چەندین جار قسەکردن، چەندین گۆڕانکاریشمان بەسەر دیزاینەکەدا کرد، بەڵام لە ئەنجامدا گەیشتینە ئەم شێوازەی کە ئێستا لە بەرچاوتانە. دەستخۆشی لە کاکە مهندس گۆران دەکەم، بەڕاستی کارێکی ناوەزەی کردووە و ئینشاءالله هەرزوو دەست دەکەین بە دروستکردنی ئەم مزگەوتە گەورەیە کە بکەوێتە خزمەتی هەموو هاونیشتیمانیانی بەڕێز. من جێخۆیەتی سپاسی هەموو ئەو بەڕێزانەش بکەم کە ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی بەشدار بن لە بە ئەنجام گەیاندنی ئەم پرۆژە گەورەیە. لە کۆتاییدا ئەم پرۆژەیە، ئەم مزگەوتە گەورەیە دەبێتە هێمایەک، دەبێتە سمبولێک کە پێشام دەت گەلی ئێمە گەلێکی خواپەرستە، گەلێکی مرۆڤ دۆستە، گەلێکی دادپەروەرە و هەمیشە ئامادەین لە پێناو خزمەتکردن بە گەل و وڵاتمان بە ڕێگەی ئاین و خوداناسی بەردەوام بین. هەروەک خوداش دەفەرموێ خۆشەویستی نیشتیمان لە ئاینەوە هاتووە، بۆیە ئەم مزگەوتە دەکەوێتە خزمەتی هەموو هاوڵاتیان. هیوادارم بەردەوام بن لە خوداپەرستی و بەردەوام بن لە ڕێزگرتن لە بەها بەرزەکانی گەلەکەمان، لە خۆشەویستی وڵاتەکەمان. ئێوە هەر سەرکەوتوو بن، وڵاتیشمان هەر ئەوەدام بێت. زۆر زۆر سپاس دەکەم.